هەیارانەی خۆشەویستان دیسان مەڵاوە کێ دەزانێ جارێکی تر ئەمان بینناوە. پێدەچێت لەمە و دووە جگە لە تاقانەکانی ئەنفال و کیمیابەران تاقانەی دەریایی جەش لە یادەوەری تاکی کووردا تۆمار بکرێت، چونکە بەشێک لەو خێزانانەی لەو دەرەیەدا خنکان هەمان وێنە و چیرۆکە دڵتەزێنەکانی ئەنفال و کیمیابارانن، تەنها کات و شوێن و بەکارەکان جیاوازن. چیرۆک و خنکانی منداڵان لە ئامێزی دایک و باوکیان جۆرە دیمەنێکن کە لە بیرەوەری تاکی کووردا بە زیندووی دەمێننەوە. گوتم بەس با منداڵەکانم ئاسوودە بن وەکو من نەبن. ئێرە ئەزمیرە لە وڵاتی تورکیا تیمی ڕۆژنامەوانی NRT وەک یەکەم کەناڵی کوردی لەگەڵ ڕزگاربووەکانی بەلەمەنە قومبۆکەی دەریای ئیجەدا بوو. با جەرگی دایکی یەک کەسی کە ناسووتێ وەک جەرگی من ئاگری تێبەر بوو، با یەک کەسی کە ناسووت، با یەک کەنج ڕوو لە ئێرە نەکە، ئێرە وێرانەیە، ئێرە ئەو ئاوە سەر و سامانی نییە، هەر کەسێ بچێتە ناوی دەرناچێ هەمووی دەخنکێ. داوام لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە لە هەموو کار بەدەستەکان ئاورێک لەو گەنجانە بدەنەوە با هیچ کە سەفەر نەکەن، با ڕێیان لێ بگرن، با ژیانێکی خۆشیان بۆ دابینێ، با وەک من جەرگم سوتا با یەک دایکی کە جەرگی نەسووتێ و یەک کەسکە لە ناو نەچێ. ئەم هاوڵاتیە کە باوکی سێ منداڵی نقمبووی بەلەمەکەی ڕۆژیەی ڕووداوەکە هێندە کاریگەری لەسەرداناوە نەدەتوانێت قسە بکات و نەڕێژ بکات. چیرۆکەکان زۆرن بەڵام هەمووان یەک خەم کۆیان دەکاتەوە، ئەویشتە دەستدانی ڕۆڵە و ئازیزانیانە. بوو کەش و شەب و خەوتووە خەوی لێکەوتووە کچەکەم نەمردووە نقستانێکم هێنا چاکی کەمەوە خۆیان شکرم ساقەکەم دانا. کوڕەکەشم زۆر نەخۆشە ئێستا هەبوو شۆربای گەرم بخواوا لە ژوورێکی سارد و سڕایە لێرە. ئەم هەموو لە ئاوا بووە کە هاتەوە دەر یەک جل نەبوو لە بەریکە دوو پارچی لەبەرای خەریکە ڕاقە بێتەوە نانی بیخوا. دڵنیابن لەو ڕێگەیە هەموومانە بیری. چیرۆکەکان جیاوازن بەڵام یەک داواکاری هەموو کەسوکاری قوربانەکانی کۆ کردبووەوە، ئەویش گەڕانەوەی تەرمی منداڵ و کەسوکاریانە بۆ هەرێمی کوردستان. چەندی دەگەڕن کە جوابان نەداتەوە گەر حکوومەتی عێراق هاوکاریمان بکاتن نەگە حکوومەتی هەرێم پێشمەرگە بوو برایەکەم کرێ خانی پێ نەدرا بە خۆ منداڵوە ئێستاش ناو بحرێنە بێ سەر و شوێنن دیار نییە کەس لیان ناپێشتەوە کەس بەهانەمانەوە ناتوە تا ئێستا. پاش ڕووداوەکەش سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان ڕاگەیەنراویان بڵاو کردەوە و ئامادەییان پیشاندا بۆ گەڕانەوەی تەرمەکان، بەڵام هێشتا وەک کەسوکاریان دەڵێن هیچ هاوکاریەک لەلایەن هەرێمەوە نەگەیشتووەتە ئەوان لە تورکیا. بە پێی ئامارەکانی فیدراسیۆنی پەنابەرانی عێراق لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا زیاتر لە 80 کەس لە دەریای ئیجە خنکاون. لە ساڵی 2015دا زیاتر لە 300 هاوڵاتی هەرێمی کوردستان لە دەریای ئیجە و ڕێگاکانی دیکەی تورکیا بۆ ئەوروپا گیانیان لەدەستدا. هونەر ئەحسان NRT.